ئیمڕۆ جەنابی کاک خورشی هەرکیە بینم و لەم ڕۆژانەشە جەنابی کاک بشاری گۆرانە بینم. من پێم خۆشە لەم کێشەی تێ بگەم و پێشێک کە بێمە سەر ئەم کێشەیە حەزەکەم ئەوت بۆ ڕاست بکەمەوە کە کێشەکانی لالەزار و کێشەکانی نێوان ئەم دوو عاشیرەتە پەیوەست نین بە دوو شارەوە. ئەم ناکۆکیانە کە ڕوئە لەم جۆرەیە لەم چوارچێوەیە لە کێشێکی قورسی هەیە لەسەر شانی هەرێمی کوردستان. ناوبانگی هەرێم ناشرینەکە لە ئاسی جیهانە. یەک ئەوە نا زەڕە بیری عشیرەتم قبول نییە. یەک ئەوە نا. من باوەڕم بە دەوڵەتداری هەیە. عشیرەت وەکو پاشاگەری لەسەر دروستکردنی دەوڵەت بلۆکیەکەن ڕێگری لێکن لە دەوڵەتێکی بەهێز. لەسەر ئەم کێشەیە کاک سەفێنی ئەزیز زۆر ئازارم چەشت وەکو لالەزار چونکە وەکو بە جەنابتم وت هەرێمی کوردستان مدەیەکی زۆرە لەم مەنتیقەی شەرق ئەوسەطا بە چرای مەنتیقەکە بینرێ. دیموکراسی کوردستان و هەرێم لە دیموکراسی بەغا زۆر بەرەو پێشتر چوو بوو. بینی لە سلێمانی دەبابەیە تۆڕا بۆ کێشەکانیان. لە هەولێرە بینی کە دوو عشیرەتەقاکەن لە یەکتری کە جوابی ئاساییشە دەرێتەوەیە بە شێوەیەکی زۆر ناشرین. ئەم دوو عشیرەتە بەڕاستی جارە هات تێبگەم لێیان. هەرکی چییە؟ گۆران چییە؟ ئەمانە خاوەنی وەزن و پێگە و شتی خۆیان لەم هەرێمەیە و بەلای منیشەوە ئەوەنەی کە خاڵی هاوبەش هەیە لە بینی هەرکی و گۆران ئەوەنە خاڵی جیاواز نییە. هەرکی و گۆران کوردن. کورد لەژێر هەڕەشایە لەلایەن ئێران، لەلایەن تورکیا، لەلایەن عەرەبەکانی جنوب. عشیرەتە خۆشەویستەکان با یەک بگرین. ئەو تاقەیە کە لە کوردایە لە عشیرەتەکان هەبێ بیکەین بە یەک دژی دوژمنەکانمان نەک دژی یەکتری. بە واچم وەلایە.